بەشداریکردنی هاوڵاتیان لە هەڵبژاردن لە سنووری ئیداری گەرمیان تا دێ زیاد دەکات بە جۆرێک تاوکو کاتژمێر 12 نیوەڕۆ ڕێژەی بەشداریکردن لە سنووری ئیداری گەرمیان 23.9% بووە، بەڵام ئێستا لە دوای نیوەڕۆ ڕێژەکە بەرزبووەتەوە بۆ نزیکەی 45%. وەک باسم لێوە کرد ڕێژەکە سال لە دوای سال لە بەرزبوونەوەدایە هاوڵاتیان لە دوای نیوەڕۆ زیاتر ڕویان لە ناوەندە و بنکەکانی دەنگدان کردووە بۆی بەشداری لە هەڵبژاردن بکەن. ئەم بنکەی منی لێم بنکەی بنگردە لە ناو قەزای کەلار، لەم بنکەیان نزیکەی 1600 کەس مافی بەشداریکردنی هەیە، لەو ژمارەیە نزیکەی 800 کەس دەنگیان داوە. بەمەش ڕێژەکە سال لە دوای سال لە زیادبوونای و بەشداریکردنی هاوڵاتیان لە سنووری گەرمیان تا دێت زیاد دەکات و کەمتر لە 2 کاتژمێری ماوە بۆ کۆتای هاتنی پرۆسەی هەڵبژاردن، بەڵام هاوڵاتیان لەم کاتژمێرانی کۆتاییدا زیاتر ڕوو لە ناوەندەکانی دەنگدان دەکەن و دەنگەکانیان دەدەن.